سڵاوێکی جوان لە خوێندکارە جوانەکانم. وەک هەمیشە هیوای باشی و سەلامەتیتان بۆ دەخوازم. گوڵە جوانەکانم، ئەمڕۆژ لە وانەی کوردیە وانەیەکی نوێ دەخوێنین کە ئەم وانەیەشمان بە هەمان شێوەی وانەکانی تر باز لە دوو بابەتی جیاواز دەکەین کە بابەتی یەکەمیان هۆنراوەیەکی زۆر جوانە و وەرزەکانی ساڵمان پێدەناسێنێت کە پێمان دەڵێت هەر ساڵێک چەند وەرزە و هەر وەرزێک چەند مانگە و هەروەها ناوی مانگەکانمان بە زمانی کوردی پێدەڵێت. و بابەتی دووهەمیشمان باز لە شارێکی دیکەی کوردستان دەکەین کە ئەوی شاری شەنگالە. و ئێستاش با پێکەوە بابەت یەکەمان کە وەرزەکانی ساڵە پێکەوە بیخوێنینەوە. گوڵە جوانەکانم، ئەوە من پەرتووکی کوردیم کردوتەوە و ئێوەش بە هەمان شێوە پەرتووکەکەتان بکەنەوە و بیکەنە سەر وانەی وەرزەکانی ساڵ کە وەک وتمان ئەم وانەیە هۆنراوەیەکی زۆر جوانە و لەلایەن عەبدوڵڕەحمان چاوەگۆزیەوە نووسراوە کە ئەمە وێنەی عەبدوڵڕەحمان سەید عەبدوڵڕەحیمە کە ناسراوە بە عەبدوڵڕەحمان چاوەگۆزی کە لە ساڵی 1970 لە گوندی سەرشاتی سەربەتاوەگۆزی لەدایک بووە کە زیاتر لە 50 خەڵاتی ڕێزلێنانی لە بواری ئەدەب و هونەر و شێعر وەرگرتووە. چەندین پێشانگای کردووەتەوە و لە هەموو بوارەکانی شێعر دەنووسێت وەک بەخشان، چوارینە، نیشتیمانی و هەروەها شێعری منداڵانیش دەنووسێت کە ئەمەش یەکێکە لە هۆنراوە زۆر جوانەکانی. و ئێستاش با پێکەوە هۆنراوەکە بخوێنینەوە. وەرزەکانی ساڵ. ئادەی ئادەی ئێمەی مناڵ، با فێر بین وەرزەکانی ساڵ. بزانین بۆی زانین فەرزە، وەرزەکانی ساڵ چوار وەرزە. یەکەم بەهار، دووەم هاوین، خودا وەهای بۆ داناوین. سێیەم پاییز، چوارەم زستان، بیان ناسە لە کوردستان. وەرزێ سێ مانگی تەواوە، ناگۆڕێ و قەت نەگۆڕاوە. مانگەکانی بەهار جوانە، نەورۆز گوڵان جۆ زەردانە. مانگەکانی هاوین ببێژ، پوشپەڕ خەرمانان گەلاوێژ. پاییز لە یادمە بە ئاوەز، ڕەزبەر خەزەلوەر سەرماوەز. زستان بە فرامباری لێیە، ڕێبەندان و ڕەشەمێیە. گوڵەکانم، بابەتی دواترمان بابەتی شەنگالە. بە پێکەوە وانەکە بخوێنینەوە. شەنگال شارێکی قەشەنگ و خاوێن و خۆشە. دەکەوێتە باکووری ڕۆژئاوای هەرێمی کوردستان. ژینگەیەکی دێرینی مرۆڤایەتیە. هەر لە کۆنەوە دانیشتوانی ئەم شارە کورد بوون. هەرچەندە دوژمنان هەوڵیان داوە مۆیکی کوردی لێ بکەنەوە. لە دوای ئازادکردنی شەنگال لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بایەخێکی زۆری پێدراوە، بە تایبەتی لە بواری پەروەردەوە. خوێندنی لێکراوەتە کوردی. دەڤەری شەنگال بە پیت و فەڕە و بۆ کشتوکاڵ زۆر لەبار و گونجاوە و چەندین بەرهەمی لێ دەڕوێت و هەنجیری شەنگال زۆر بەناوبانگە. شەنگال شوێنی چل مێردە، پەرستگەی شەرەفەددین و هەواری دلێر و مێرخاسانە، قەڵاتی خۆڕاگری و ڕەسەنە. شیرینەکانم، شاری شەنگال شارێکی کوردیە و دەکەوێتە باکووری خۆرئاوای هەرێمی کوردستان. ئەم شارە سەر بە پارێزگای نینەوایە. شارەکە پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە و هاوسنوورە لەگەڵ وڵاتی سووریا و دەکەوێتە نێوان چوار قەزاوە کە ئەوانیش ڕەبیعە، عەیاز، تەلعفەر، قیروان.
لەم شارەدا شاخێک هەیە کە گرنگیەکی زۆری بۆ شارەکە هەیە. ئەم شاخە دەکەوێتە بەشی پشتەوەی شارەکە و هاوسنوورە لەگەڵ وڵاتی سووریا. بەرزی ئەم شاخە 1400 مەترە. گوڵە جوانەکانم، ناوی شەنگال لە دوو بەش پێک هاتووە. شەنگ کە بەواتای جوانی دێت و هەروەها ئال واتە بەش. کوی ناوەکە شەنگال واتە بەش یاخود ناوچەیەکی جوان، وەک ئاماژەیەک بۆ سروشت و جوانی شاری شەنگال و چیای شەنگال. ئێوەش گوڵە جوانەکانم چەند جارێکی تر وانەکە بخوێنەوە و پاشان دەچینە پەڕەی دواتر. بۆ ئەم وانەیەش وەک هەر وانەیەکی تر چەند چالاکی و ڕاهێنانێکمان هەیە کە من هەر یەکەیانتان بۆ ڕوونەکەمەوە. سەرەتا لە ڕاهێنانی یەکەمەوە دەست پێ دەکەین، پێمان دەڵێت ئەم بۆشایانەی خوارەوە بڕ بکەوە. بۆشایەکان تەنها دوو بۆشاییە، لەبەر ئەوەی کە زۆر کەمە من هیچیان وەڵام نایەمەوە و دەیکەمە ئەرکی ماڵەوە بۆ ئێوەی جوان و گوڵ. پاشان ڕاهێنانی دووهەممان هەیە، پێمان دەڵێت ئەم وشانە بخە ڕستەوە. من وشەکانتان بۆ دەخوێنمەوە: دابان، من، نەورۆز، ترێ، ئەو. کە من یەکەم وشە دەکەمە ڕستەوە. دابان خوێندکارێکی ژیر و خۆشەویستە. کەواتە من وشەی دابانم کردە ناو ڕستەیەک. ئێوەش بە هەمان شێوە وشەکانی تر بکەنە ناو ڕستەوە و لەسەر دەفتەری ڕێنووس بینووسن. چالاکی یەکمان هەیە، پرسیارێکە دەپرسێت لە دوای ئازادکردنی شەنگال حکومەتی هەرێم چی بۆ خەڵکی شەنگال کردووە؟ وەڵامەکەی بایەخێکی زۆری پێداوە و بە تایبەتی لە بواری پەروەردە و خوێندنی لێکراوەتە کوردی. دەتوانین شتی زیاتریش بنووسین بۆ ئەم چالاکیە، بەڵام ئەگەر هەر ئەوەندەش بنووسین بەسە. پاشان چالاکی دووهەممان هەیە کە دەڵێت مامۆستای بەڕێز نەخشەی هەرێمی کوردستان بێنە و شاری شەنگال و دهۆکی لەسەر دیاری بکە. ئەمە وێنەی ئەمە نەخشەی کوردستانە کە ناوی هەموو شارەکانی کوردستانی لەسەرە. یەکێکیش لەوانە شاری شەنگالە. پاشان چالاکی سێهەممان هەیە. لە چالاکی سێهەمدا داوامان لێ دەکات 6 دێر لەسەر شاری شەنگال بنووسین وەکو داڕشتن، کە لەوانەی ڕابردووشدا داڕشتنمان هەبوو. بۆ ئەم وانەیەش لە چالاکیەکدا داوامان لێ دەکات کە داڕشتنێک بنووسین لەسەر شاری شەنگال کە تەنها 6 دێر بێت. ئێوە دەتوانن لەوانەکەوە سوود وەربگرن، لە ڕوونکردنەوەکەی منەوە سوود وەربگرن، دایە بابەش یارمەتیتان بات تەنها 6 دەر لەسەر شاری شەنگال بنووسن. ئەم بابەتەشمان تەواو بوو، بەڵام پێشەوەی کە کۆتایی بە وانەکە بهێنم بیرتانە هێنمەوە بۆ ئەم وانەیەش چەند ئەرکێکی ماڵەوەتان هەیە. یەکەم خوێندنەوەی چەند جارێکی تری وانەکە. دووهەم وەڵامدانەوەی پرسیاری ڕاهێنان و چالاکیەکان. سێهەم نووسینی داڕشتنێکی کورد لەسەر شەنگال. چوارەم نووسینەوەی هەموو بابەتەکە لەسەر دەفتەری ڕێنووس، چونکە بابەتەشمان زۆر نییە و پێویستە هەمووی لەسەر دەفتەری ڕێنووس بنووسینەوە. وانەی ئەمڕۆشمان تەواو بوو. بۆ هیوایم سوودتان لێ وەرگرتە بێت. تاوانەیەکی تر خواتان لەگەڵ.